جا ئێستا لە پارکی ئازادی لە شاری سلێمانی فستیڤاڵی جارانی ڕەمەزان لەوێ ساز کراوە ئاری هاوڵاتیان ئەتوانن ڕۆژانە لە کاتژمێر 5ەوە بچن بۆنە ئەو فستیڤاڵە لەنێو پارکی ئازادی تام و چێژی ڕەمەزانی جاران لێ بەربانگ لێ بکەنەوە ئەگەر تااقەتی نیە لە ماڵە خواردنکەی لێ ئەو بۆ نە وەفەری جۆرا و جۆر هەیە جابیشمانە چێ ئەم فستیڤالە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات فستیڤالەکە بەڕێوە ئەچێت ڕۆژانە کە ئێوە سەردانی ئەو فستیڤاڵاکەن چەندین چالاکی جۆرا و جۆر لەنێو فستیڤالەکە بوونی هەیە اینجا بۆی کە ئێمە بە چۆ پڕی بزانین تا چەند ڕۆژ بەردەوامە بە فستیڤالەکە لەنێو فستیڤالەکە چی لێیە ئایا وەکو ئاری باسی لێەوە کە ئەتوانن هاوڵاتیان بەربانگەکەیان بەرن لەنێ ئەو فستیڤالە بەربانگ بکەنەوە و بێبەچیش نەبن لەو چالاکیە هەمە جۆرانی کە لەنێو فستیڤالەکە هەیە بە چڕ پڕی زانیاریتانەینێ لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە خات و کاشما کەریممان لەلا ئامادەیە کە بەڕێزیان ڕێخرن لە فستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی خات و کاشما سڵاو لێ بێ بەخێر زۆر سپاسانەکەم زۆر سپاس ڕێستان هەیە جا سەرەتا باسێکیەوەمان بۆ بکە بۆچی فستیڤالەکەتان ناوناوە ڕەمەزانی جارانی سلێمانی جارانی سلێمانی بۆ نمونە لە ڕەمەزانە چ تایبەتمەندیەکیە بۆ ئێوەتانەوە دیسان لەم فستیڤاڵەیە دووبارەیکەنەوە زۆر سپاس بۆ بەڕێستان پێم خۆش و پێشێکی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆزکەم لام و کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان سپاس بۆم دەرفەتەکە ئەمڕۆ میوانداریتان کردوین ئێمە هەدەفمان لەمە چی بۆ خۆتان نەزانم مانگی ڕەمەزان واتە هیوە کۆبوونەوەی خێزان و لە هەمان کاتی کە ناومان ناوە ڕەمەزانی جارانی شاری سلێمانی حتمما کۆبوونەوەی کولتور و بە هەمان شۆدا بوونەریتەکانە لە یەک شوێنە پێم خۆش بوو ئەوە ئەگەدارتان کەمەوە لەمە ڕەمەزانی جارانی شاری سلێمانی وەکو خۆتان نەزانن دائیمەن لەناو خێزانەکانەوە بۆ ناوسراوەکە زیندووکردنەوەی کولتور بووە بەرزڕاگرتنی ئەم شەوە بە میوانداری بووە بە گیانی هاوکاری بووە لە نێوان خێزانەکانە بەخشینی هیوا بووە خۆتان نەزانن ئەم بارودۆخی کە ئێستا تیان بەهۆی ناسەقامگیری بارودۆخەوە لە هەمان کاتە ئابووری بە هەمان شێوە پێمان خۆش بوو هەم هاوکاریەک بین بۆوانی کە خەوەن پیشن و لە هەمان کاتە بەسەربرنی کاتێکی خێزانی و شوێنەیە چەند کۆش کتاب بەشدارە و کۆشکەکان چیان تەنها خواردنن یان جاری وایە لە هەندێک لە فستیڤاڵەکانە کەلوپەلوشمەکیشە فرۆشترێ چکە خەڵکێک پێی خۆشێتە بەرەو جەژنە ڕوا و بازاڕەکەشی بێنێتە ئەوێ چی و چی تێ بەڵێ بە حکومی ئەوەی کە ئێمە هەڵمان ناوە کەشەکە خێزانی بێت کاڵی خێزانی ئەم بۆ نمونە دایک و باوکەکەیە مناڵەکەیە بتوانێت جێکی خۆش بە خۆی دروست بکات بەزەبەت یعنی ئێستا بۆ نمونە ئەم فستیڤاڵانی کە خۆتان نەزانن کە ئەکرێ خەڵکەڵی خواردنە ئێمە کەشێکی کەڵمان بژارد خۆتان نەزانن پارکی ئازادی ینی وەکو بڵێ کە پێشتر بەندیخانە بووە و لە دوای کراوە پارکی ئازادی ئەمە خۆی لە خۆیە هەموو کەس هەموو جیلێک یادگاری هەیە لەگەڵ شوێنەیە ئەوەی کە من لێرەجێ ئاماژەی پێم 6 کۆشکمان هەیە لەو 6 کۆشکە ڕێستۆرانت و کافەکانی تایە و بە هەمان شێوە کۆمپانیەکانی تایە کە بابەتی ینی بۆ وشکە و بابەتی FMCG پێوتێمادی خدایی ئیش ئەکەن لەوەیە ئەتوانن ئەو کەسانی کەم بوو ئەوێ بە سەری جوملەشتی شەفرۆشنەوە واتە بۆ جێژن ئەتوانن زەخیری خۆشیان بکڕن شیان پێدەویستێکیانە بێ بیکڕن بۆ کاتی بەربانیش ئێمە کافەکان بە خۆشحاڵی و خواردنی کوردەواری هەموو جۆرە خواردنێک کە ئامادە ئەکرێت کاتی بەربان ئەکرێتەوە لەوێ و لە سعات حوتی ئێوارێمە دەسەکەین بە چالاکیەکانمان ستێجێکمان هەیە لە ساعت 5 هەیە فستیڤاڵەکە لە ساعت 5 تاوکو 11 شەو هەیە بەڵێ باشە باسی ئەوت کردوتت لە کاتژمێر 7ەوە ئێوە دەست بە چالاکیەکانتانەکەن اینجا و شوێنی کە هەڵتان بژاردووە یەکەم جارە فستیڤاڵ لەو شوێنەیە لە لۆکیشنەیە ئەنجام بدرێت باسێکیەوەم بۆ بکە ئەو فستیڤاڵە ئەو چالاکیانێک کە لەنێو فستیڤاڵەکە ئەکرێت بۆ نمونە منێک کەم بۆنەوە فستیڤاڵە چیە بینم لێ چالاکیەکان چی و چین بەڵێ چالاکیەکان ئەتوان بڵم ستێجێکمان هەیە چەند ئەو ستێجە چەند چالاکیەکمان داناوە خۆتان نەزانین بەس ڕاگرنی مانگی پیرۆزی ڕەمەزان حتمما ئەبێ شتەکان لە بابەتی خێزانیا کۆ بکەینەوە یەکێک لەوانە کە ئێمە بابەتی مناجاتی بابەتی دینیمان هەڵبژاردووە و بە هەمان شێوە کۆمەڵی یاری چالاکی جۆراجۆرمان هەیە کە لە کۆ ناکراوە بەڵێ بۆ نمونە لە بابەتی کوردەوەریەکانە کڵاو
کڵاوێنمان هەبووە چەند یاریەکی تر لەو کاتیا بوون پرسیار و جواب یەکێک لەوانە کە کۆشکەکانیش بەماشەوە خۆشحاڵی خوان دەڕێ لە یاریانە بەشدار بن بەڵێ ینی سپۆنسەرن کەسێک بیباتەوە توانێت بۆ خۆی بەشدار ئەو کەشە زیاتر بوو ئەوەی کە چۆن بڵێ هەم خۆشیان پێیان خۆش بوو وەکو هاوکاریەک لەو بێنە پێشەوە سەر ستەیجا هەبن چکە خۆتان نەزانن کێمە لە بیدایەتە ئاماژەمان پێ کرد بۆ ماوەی 13 ڕۆژە ئەم 13 ڕۆژە بێت کەلەوەی کە ئێمە وەکوتم بەربان ئەگرێتەوە لەویە چالاکی جۆرە و جۆرە بەپێی کاتەکانیش ئەگۆڕێ چالاکی سەر ستەیجەکەمان شوێنەکەی زۆر شتی جوانیکە لەسەر شاشەیەوە بینەرانمان ئەتوانن بیبینن ئەمە بەشێکە ینیڵێ دڵۆپێکی نییە ئەم فستیڤالە ڕەنگە شەوی یەکەمی فستیڤالەکەش بێت دڵنیام ئەم شەوانە قەرەباڵغتر و زیاتر جمەیت کاش ماخان شوێنەکە با بڵێنە شوێنی کە هەڵتان بژاردو بۆ فستیڤالەکە پێمە بێ نییە و شاری یاریە وانە بەشی بەڵێ بەشی یاریەکەیەتی لای ئاوەکە بەڵێ لای ئاوەکە یەکەم تا ئێستا لەوێش تیوان نەکراوە زۆر تایبەتیشە بەڵێ ئەگەر بەڕێستیشتان دیقەت بن بۆ تەنانەت ئەو بابەتی ڕازانەوەی کە بەکارمان هێناوە هەمووی بابەتی کوردەواریە ئەو بەڕێی ئەو شێوازی ئەو دیزاینکردنەی حەزمان کردووە بۆ نمونە زۆربەی زۆری کاتەکان کە لە خێزان کەشی خێزانیایە باسی ڕەمەزان کراوە ینی مۆرکی کوردیەکەی بۆ نەکاڵتر کردوێتەوە نیە هەنێ جار هەیە نازانە خەڵک بوون ئێمە جیلی ئێمە ئەزانن خەڵک بە دیار چرایەکە و دانیشتووە با پیرروانە و باسیەوەی کردو لە ڕەمەزان کە کۆبنەوە چەند یاری ئەکرا چۆن سەردانی یەکتری ئەکرا بەڵام ئێسام جیلی ئێستا خۆشەم شتانی پێ بشان بدرێت کەچی ئەکراوە پێشتر ئێمە ژۆک و کورسا سپۆنسەری هەموو فستیڤال و هەموو شتێک ناڵێن کە لە مۆرکی کوردەواری ئەگەر لای بەڵێ ئەکیدی سپاس بۆ ئێوەش کە ئەوتان کە وەکۆڵە هەمووی شە بووە کورسات ماڵی هەمووان بووە ئەکیدی ئێمە زۆر سپاسی ئێوەکەین کە پاڵپشتێکی سەرەکی بوون جێگا دەستان دیارە لە هەموو کارێکە لە دیمەنەکانای بینم مۆلونامەشی تایوایە مۆلونامە شەوانە هەموو شەوەکەی ئەم چالاکیە بەڵێ ئێمە لە ئەجێندەی خۆمانە واتە کە دامانناوە بە بەردەوامی ئێمە تاوکو کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان بمونە جاتە بەردەوام ئەبین و لە هەمان کاتیشە بۆ نمونە ئەو بابەتی کە بەکارهێنێ ڕەمەزانە ئەو چۆن بڵێ ساوند و ئەو میوزیک و بۆ ئەو بابەتی دینیان مناجاتی دینیانە بەردەوام ئەبێت گرنگیان جێخات و کاشمایانی زۆر جار خەڵکێک هەیە ئێمە دەیان سەدان فستیڤالمان کردووە زۆر جارڵێ بەس خواردنێت بۆ گرنگە خۆ گرنگ خواردن ئەزانین خواردن بەشێکی سەرەکی ژیانە بەڵام هەر بۆ خۆی ئەو گردبوونەوە و کۆبوونەوەی خێزان لە دەوری یەکتر و من دەستی مناڵەکەمە گرم لەگەڵ هاوسەرم یەم بۆ ئەو فستیڤالە و کەشێکی خۆش بەسەرە بم ئەمە بۆ خۆی ئەو پەڕی گرنگی فستیڤالەکە دەرناخە لای ئەوە گرنگەکەی چۆن ئەبینن بە دڵنیایی وەکو پێشەکیش باسم کە مانگی ڕەمەزان واتە هیوا و بەخشین یعنی کۆکردنەوەی خێزان و ڕەحم و سیلە بۆ نمونە بە کوردێکی خۆوان کە باسێکی ینی بەسەربردنی کات بۆ نمونە کە تۆ دایک و باوکەکە ئێمە سال لە زڕوفێکیان هەمووی مەشغوڵ هەمووی کاری هەیە بە بۆنەی مەژەڵەتی ژیانەوە بەڵام بۆ نونە کە دەستی مناڵەکەی ئەگرێت و یان دەستی دایکی یان باوکی کە ئێنە بۆ ئەوێ کەشێکی بۆ نونە هەموو دایک و باوکی حەزەکە لەگەڵ کوڕکڕێزاکەی و کچەزاکە بچێتەوە شوێنێکی وە من بە خۆشحاڵی کە ئەیبینم لەوێ نەنگ و باپیرەکانی ژیان ینی کەشێکی وا زۆر خۆش و خێزانیە چکە زیندووکردنەوە بەڕێزڕاگرتنە بەڵێ زۆر باشە خات و کاشمان لە هەندێک لە فستیڤالەکانە ئەو کەسانی کە سەردانی فستیڤالەکانیان کردووە کێشەی ئێوەیان هەبوو کە خواردنی زۆر خۆشی لێ بوو بەڵام شوێنێکی باش نەبوو کە لی دابنیشن و بە ئیسراحەت خواردنەکانیان بخۆن ئێوە تا چەند ڕەچاوی ئەوتان کردو کە شوێنی گونجاو دانێن بۆی هەموو کەسێک کێت بۆیە بە ئیسراحەت دانیشە ئەو خواردانی کە ئەوێت بە ئیسراحەت بیخوا ئەو بەشی کە ئێمە جیامان کردو خۆتانەزان 6 کۆشکە کۆشکەکانی خواردنەکانەوە دەمانەوە لای یەکەوە بێت بابەتیوانی کە لە زۆنی کۆمپانیەکانە بەجیا دامانەوە بوو بابەتی کە بەشی خواردنە خۆتانەزان ئەم چۆن ڕۆژە تۆزە ڕەشەوا بوو بەڵام ئێمە ئاسانکاریمان زۆر کردووە شوێنمان هەیە هەم لە بەردەم کۆشکەکانە دامانناوە توان خەڵک خوان لەویە ئەمادە بوون کە خواردنی خوانوەرەگرن لە چۆن بەربانی خۆیان بکەن و نانەکەیان بخۆن تا بتوانین ئاسانکاریمان کردووە ئەوشمان بیر نەچێت کە پارکی
پارکی ئازادی ئەو شوێنی کە هەڵما بژاردووە گەراجی سیارەکەی هەڵکەوتی شوێنەکەی کە خەڵک ئەتوانێت بە ئاسانترین شێوە لەموو گەڕەکەکانەوە بێت بێ بەرامبەرە بەڵ ئینشەڵا ئەومان لێ کردووە چونکە بۆ بەشداروانی ژۆمان لێ کردووە چونکە کاڵی شاریاریش لە بەرامبەر چۆن ژورە بڕەپارێک بە 1000 دیارێک وەرە گیرا ئاسانکاری زۆر کراوە بەڵێ هەتا توانی بێتوان هەڵمانیەوە بەس ئەوشمان بیر نەچێ پارکی ئازادی داهاتەکان لەسەر جێژنانە خۆتان ئەزانن لەسەر ئەوە گەشتیارانە بۆ نونە ئێسامە من بە هەلێکی زۆ زۆر جوانی ئەرەخسێنم بۆ ئەو کەسانی کە لەوێ کار ئەەکەن ینی تەنانەت بە کۆشکەکانی خۆشمانەوە چکەتیەتی تازە دەستی کردو بە کارێک وانەیە کە تۆچی بۆی پاڵپشتی ئەەکەی شتێکی لێ ئەکرێن دووبەری فستیڤاڵی ئێوە لە دەوروبەری ئاوەکە هەندێک کۆشکێ ئەوانە ماون خۆیان کارەکەن ئێوە کار ئەەکەن و تەنانەت پێشماندانە خستون و ئەسڵان پاڵپشتیبەت هەدەفمان ئەوەیە زیندوکردنەوەی ئەو شوێنێ خۆتان نەزانن شاری سلێمانی چەند شوێنێکی هەیە زۆر دیارە پارکی ئازادی بە حکومی شوێنەکەی کە خەڵک توانێت بە پیادە ڕۆی بێ بۆ ئەوێ توانێت بە سیارە بێ بۆ ئەوێ زۆر ئاسانە هەتا توانی بێتمان ئاسانکاریمان بۆ خەڵک کردووە و بۆ بەشداربان بۆ ئەو کەسانی کە لەوێش کار ئەەکەن باش لانە باسی پارکی کرد ینی پارکی سیارە یەکێکە لە گرفتەکان زۆر جار ئەو پارکیی گەورە هەیە پێما بە کێشەی ئۆتۆمبیل ئەوە چارەسەر بووە خۆی کاڵی شاریاری بۆ مناڵە وانە یعنی چەند گرنگە دایک و باوکەکان بەڕاستی ئەم شەوانە هەتا جەژن بە دەرفەتی بزانم مناڵەکانە بێنە خۆیان هەم لەوێ یاریان پێ بکەن بخوا پێما بێ و شوێنێکەوە فیسیواڵێکی تێکەن شوێنی شەمە نەفەرەکەشە ڕامان کردو بەردەمی کۆشکەکانە ئەویشمان دیکۆریشن کردووە ئەتوانن بۆنێ بەکاری بێنن باشە یعنی چەند گرنگە دایک و باوک ئەمە بە دەرفەتە بزانە لەگەڵ مناڵەکانیانە بێنام فستیڤاڵ ئەکیت ینی ئێستا زۆربەی زۆری کێشەی خێزانەکان ئەوەیە کە جاریوە مناڵەکە ناتوانن بەرن بۆ شوێنێکی تایبەت ینی ئێستا هەموو چون دەدرێک بوو بە ڕێستۆران و شوێنەکان کە بچنانێ بخۆن وڵای جۆیەکمان گۆڕی بەڵام مناڵیش گیانی خۆی هەیە کە بتوانی چۆن بڵێ کاتێکی بۆ بەڕەخسێن یەکێک لەوانە کە شاری یاریە ئەو یاریانی کە تیاتی ڕۆژ بە ڕۆژ تازەگەری تیاکرێمە هەستی پێ ناکەین بۆ ئەوی کە بە تاواتی حەقمان نەیاوەتێ بە هیوام ئینشاڵڵا ئێمە ببین بەوەی کە بتوانین جوانی پارکی ئازادی دووبارە بینەوە بە خەڵک کۆمەڵی یاری جۆرا جۆری لێە بۆ خێزان هەتا گەورەش ئەتوانێت بەکاری بێنێت بەڵێمان پارکی ئازادی و بە تایبەتری شاری یاری یەکێکە لەو شوێنانی کە دڵنیام زۆری نەمان یادگاریمان لەگەڵ ئەو شوێنەیە اینجا ئێستاش کە ئەو فستیڤاڵێکی جوان و ناوازی تیاکراوە هیوادارم کە زۆرترین هاوڵاتی سەردانی بکەن لە سەرەتای قسەکان تا کاشمان خان کەمێک باسی نرخمان کرد بەڵام پێم خۆشە ورتر قسەی لەسەرکەین زۆر کات گلەی ئەکرێ لە کاتی فستیڤاڵەکانە هەندێک لە کۆشکەکان نرخەکانیان زۆرتر لە چاو شوێنە ئاسایەکی خۆیان کە هەیەە ئێوەکو ئەم فستیڤاڵە تا چەند ئەوەتان کردو بە مەرج لەسەر کۆشکەکانەوە کە لەناو فستیڤاڵەکەیان نرخەکەیان کەمتر بێ یاخود هیچ نەبێ هاوتای شوێنەکەی خۆیان بێ بەڵێ من ئەوەی ڕاستی بە پێم خۆشە لەوەیە دەست پێ بکەم بە خۆشحاڵیەوە ئەو خاوەن پیشانی کە هاتوون بەدەمی فستیڤاڵەکە و کاویستیانە بەشدار بن خۆیان وتیان ئێمە حەزەکەین بە نرخی جوملە بێ چکە هەم نزیکی جێژنە هەم بارودۆخی خۆشمان خۆتان نەزانن چ بارودۆخەکان هەزمان کردو هاوکار بین ئێمەش بە هەمان شێوە با ڕێکەوتینە بە هەمهەنگی هەردوولا کە شتێک بێ خەڵک بتوانێت ڕویان تێ بکات هەم هەڵکەوتی شوێنەکە ژوایە کە شوێنێکی خێزانیە کە بتوان هەموو کەس ڕووی تێ بکات باش دەست خۆشخات و کاشما وتە تا شەوی یەکەم شەوی جژن بەردەوام تا جژنیش بەردەوامن تا جژن بەردەوام عارفە هەیە هەمووی هەیە پێخشم خۆشەوەش ڕاگەێنم وەکو هەژەندێکە ئاگری نەورۆزیش لەوێکەینەوە ئینشاڵڵا هەموو بەرنامەکان هەوڵە دەین لێرەوە هەم بانگەوازێکین بۆ بینەرەکانمان و هەم بەرنامەکانەوە خۆشحاڵە بین ڕێزم سپاس چونکە کورسات سپۆنسەری هەر فستیڤاڵە بێ و فستیڤاڵە بێ سەرکەوتوو بێ زۆر سپاسانەکە من پێم خۆشە سپاسی تاک بە تاکی کارمەندان و ئەو کەسانەکەم کە لەگەڵمانان چ لێرە چ لە ناو فستیڤاڵەکە بەم ڕەشەبا و بەم کاتە لە بیدای تا تۆزێ قورسیشە من سپاسی یەکە بێکی کارمەندەکانەکەم سپاسی هەمووتانەکە ڕێزی خۆشحاڵ بووم لە فستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش بە ڕێزم سپاس دەکەم.